پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سەعات 12ی شەوی یەکشەممە دوای 2 ڕۆژ لە پارێزگاکانی عێراق لە هەرێمی کوردستانیش دەستی پێکرد. لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان لە شەقام و ڕێگە سەرەکیەکان پۆستەر و بانگەشەی لیستەکانیان هەڵواسیوە و هەر لایەنە و لاوڵی بەدەستێنانی زۆرینەی متمانەی دەنگدەراندان. یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ دەستپێکردنی بانگەشەدا لە پەیامێکدا داوا دەکات پرۆسەکە لە کەشوەوایەکی هێمندا و بابێ ناوزڕاندن و تۆمەتبارکردنی یەکتر بەڕێوە بچێت. با بۆچوونی چاودێرانی سیاسیش پێویستە لایەنەکان لابری تۆمەتبارکردنی یەکتر هەموو توانایەکیان بخەنەگەر بۆ بەهێزکردنی پێگەی کورد لە مەڵبژاردنەدا. مۆراڵ دەخوازێت، ئەتەکێت دەخوازێت، دابوونەریتی کوردەواری دەخوازێت، یاسای کۆمیسیۆن خۆی ئەوە دەخوازێت کە ئێمە هەمومان دوور بین لە زمانی تەشیرکردن بە زمانێکی هێمنانە. ئەوەی کە دەچێتە بەغدا سەیری پەرۆ پرۆگرامەکەی بکە، سەیری بەرنامەکەی بکە. یەکەم ئیشەوەی نووسراوە لە پێناو مافەکانی گەلی کورد تێدەگۆشین. ئەگەر تۆ بێت یەکتر بشتێنی لێرە دڵنیا بە ئەوە مانای ئەوە نییە کە ئارامی کۆمەڵای تێکدا مانای ئەوە نیە تۆ بۆ مافی کورد تێدەگۆشی. تۆ لێرەوە دەست پێکرد ناو ماڵ خۆ تۆ دەست پێ بکە، ماڵەکەت ئارام بکە، ئینجا بڕۆ لە بەغدا شەڕی خەڵکی کەش بکە. تەنیا چەند کاتژمێرێکە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن لە باشووری کوردستان و ناوچە جێناکۆکەکان دەستی پێکردووە. ئەوەی لە مەڵبژاردنەدا بەلای هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە گرنگە سەرکەوتنی پرسی کووردە. ئەوەی کە بە لای ئێمەوە گرنگە سەرکەوتنی کووردە، نەک ئەم حیزب 5 کورسی بێنێ ئەو 10 کورسی بێنێ ئەو بەلایەنەوەین بێ، بەڵکو پاراستنی سەرکەوتنی دەنگی کورد بە یەکجاری و پاراستنی یەک ڕیزی. ئەم دژایەتیکردنە تەنها زەرەرە لە خۆی ژماری کورسیەکانی کەمەکاتەوە، بەڵام ئەگەر کوردی یەکڕیز بێ حیزبەکان هەرهەموو یەکدەست بن شتێکی زۆر باشە بێت لە بەغدا. ئەوەی گرنگە لەم هەڵبژاردنە ئەوەیە کە یەکگرتووی کورد بێ لە عێراق، کەمە پێگەیەکی بەهێزی هەبێ بۆمان. لەگەڵ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکات دووربکەونەوە لە هەر جۆرە پێشێلکاریەک کا پێچەوانەی مەرج و ڕێنمایەکانی کۆمیسیۆن بێت. پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان دەستی پێکرد، بەڵام ئەوەی لەم هەڵبژاردنەدا بەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە گرنگە بەهێزکردنی پێگەی کووردە لە بەغداد، نەک ناوزڕاندن و تۆمەتبارکردنی یەکتر. مەریوان عەبدوڵڵا، کورتسات نیوز، سلێمانی.